سلام علیکم هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بێنە بۆ ئەڵلقەیەکی نوێ یاری Forza Horizon 5 نامێ ئینترۆیەکەم زۆر لەبەرەوە یەکجار خۆم بە خۆشحاڵزانم دەمێ ئۆتۆمبیلێکی تاقیکەمەوە کە یەکێکە لە ئۆتۆمبیلەکان کە لە مناڵیەوە خەونم پێی بینیوە تاوەکو تاقیکەمەوە دەڵێن لەو یاریە ڤێرژنی ئەو ئۆتۆمبیلیان جوانتر کردووە باشتر کردووە کە ئۆتۆمبیلی تۆیۆتا سوپرایە یەکێکە لە ئۆتۆمبیلە هەر خێرایی و نازدارەکانی تۆیۆتا لە مێژوودا تکا دەکەم دگمێ لایک سابسکرایب لەبیر نەکەن با دەست بە یاریەکە بکەین و بچینە ناو یاریەکە ئۆکەی یاری جوانمان هەیە بۆ منە شەڤرلێت ئەو شۆفرێتە کوپمان هەیە بەڵام برانکۆشمان هەیە بەڵام ڕانکۆ زۆر خێرانیە بەڵام ئەوەیان تۆیۆتا GR سوپرا زۆر نازدار بێگومان بەوەش A90 سوپرا زۆر ڕاقی ئۆتۆمبیلە هاوڕێیان یان یەکێکە لە ئۆتۆمبیلە هەرە جوان و نایابەکانی تۆیۆتا لە مێژوودا ئۆتۆمبیل تاقی دەکەینەوە بزانی خێراییەکەی چۆنە و سوپرا ئەوان دەرێن سیوپرا بێگومان پلیس ناوەکەشی دەکەینە 00 دەکەینە 01 تەنزان 01 خۆتان دەزانن لۆ دەکەینە 01 زام چێ دەزانی پێشەوەی بنووسم 01 کۆدی خۆمانە 01 ZH پێچوانە بڕۆی 01 ZH EE where's the X bro E ZHEER R where is R تێپەڕدا ببورن وەختی بۆی دەکوژم بەڵام پێویستە ناوەکە مەزبوط بی ئەوەش دەی بکەینە ئای تاجێت شوێنە هەموو پیتەکانم دەبتەوە سفرێک ژیری بەرنامەی سفرێک ژیری ئەوە کۆدی خۆمانە لەو یاریە ئۆکێ هەموو سیارەکانی دیکەم دەبتە ئەو ناوە سفرێک ژیری بەداخەوە یاریەکە ڕێی ترێسینجی نییە بەس لە فۆتۆمۆد هەیتی بەڵام گرافیشی جوان ناتوان ڕخنی لێ بگرێت ئەو نەخشە یاریەکە لەوان دەکرێتەوە ئۆکێ یەکەم شوێنمان لە بۆ کرایەوە جوان هاوڕێیان بەجددی نازدارە ئاڵڵا لە سیارە جوانەی خەون لە بۆ من ڕۆژێک سوپرای باشم ئۆکێ داوای لێبردن دەکەم بەڵام پێویست بوو ئەوانەم سکرینشۆت دەکەم الله لەو سیارە نازدارە یا ڕەبی با ڕۆژێک بەنسیبمان کەی تۆیۆتا سوپرایەکمان بەنسیب بکەین ئەو چێ وەک لە عیبی کۆمپیوتەریە ئەگەر کۆمپیوتەر بیدەتانی دامی لەگەڵ بکەی بزانم بەس لە عیب ڕاستەقینە دام لەگەڵ ناکەی تشکێ بابەتەیە یەکسەر با دەست پێ بکەین بۆ ئیڤێنتێک ئەوە ئیڤێنتە چییە بزانین ئەوەش هەر پەیوەندی بە فڕۆکەیەوە هەیە ئۆکەی نەڵێو سیارە ژیر کەمان سوپرایەکەم دەوێ کەمان Horizon سیارەم ناوێ sure what your next showcase opponent is planning. Said he had a few surprises in the hold of that cargo plane. God damn it. Starting good choice. ئەو سیارەم نەدەویست سوپرایەکەم دەویست ئەو فۆردە ناشی نەچێ بە منت دەیە This is Scotty Tyler broadcasting to you live
دەبێت مسابقەی لەگە فڕۆکەی بکەین بەس مشکلە نییە ئەدا سوپرایم هەردەوێت بەخوای ئەو سوپرایم هەردەوێت معقولە لە فڕۆکەی سەریعتر بین بۆ سیارەی کە 131 دەڕۆ سو ئاخر تۆپ سپیدەکەی بسوڕێەوە ژیر سەبتکەوە حیاتم ڕادارم ماوڕیان کواڵەتی ڤیددیوەکانی منتان بەدڵ بیت بەرزمان کردە لە بە جوکەی کامێرەش ئاخی کواڵەتمان بەرزترین کامێرە ڕێکۆردی ڤیددیوەکان دەکەم بە سیریەس ئەکسیش ڕێکۆردی ڤیددیوەکەی دەکەین دەبی زۆر نازداری بەڕاستی ئۆکەی بگە مسابقەی تیاری دەکەین باو سیارێ حەزم دەکرد بە سوپرایەکەی بمان کرد بە بەڵام بەداخەوە سوپرایەکە دیارە یان ئی خۆمان نیە جارێ سوێشتان نچمە گەرازەکەی خۆمان شتیارەکەم بە تاڵیۆ نەکەیتەوە یانیش دوایە دەتوانین بیکڕین بە پارە بۆیش دەبی تۆزێک ئیڤێنت توشتی زۆر بکەم تاوەکو بتوانم تۆ فڕۆکەی زەبەلا حکوتانیەوە بڕوە لە مایکرۆسۆفت فلایت سیمولێتر پیاو نییەوە ئۆتۆمبیلێکی زەبەلا بۆ شێوازە لێ خوڕی سایاقێک زۆر نازدارە بۆچی منە ها نابینی خۆمەدارە بەریدەم بەقەدرە من نازدارە ئەو سیارەی من هیچ لۆگە پێوە نیە هیچ هەموو قەلبی لۆگە هیچ لۆگە پێوە نیە ئەو ئەوە لە چی هاتنە خوارێ ئەوە لە چی هاتنە خوارێ خەڵکە ئەو سوڕانەوە ڕقانە چییە زۆر خراپ سوڕامەوە زۆر 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 ئای باشتانە ئەو باشتر بوو ناو شارەکەش جوانە ئام وردەکاری جوان تێدایە بەڵام ئیشاڵا لە ڤیددیو یەک ڕیکە ڕیڤی یاریەکەی دەکەین ئەو کات زیاتر باسیەوە دەکەم کە لە ڤیددیۆ ڕابردووتم وردەکاریەکانی زۆر نییە بەڵام کواڵەتی جیهانەکە جوانە مەبەستەکەم تێدەگەن ئەو کاتی بەڵام لە چاو فۆرزا هۆرایزن فۆری جگە لەوەی کەەوە ماپەکە گەورەتر دیارە بەڵام ئۆتۆمبیلەکان تاوەکو ئێستا لە چاو هۆرایزن فۆری گرافیکم پێ زۆر 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 لە پرسام نەگۆڕدایە لە چاو چوارەکەی جیهانەکە بەڵام وەکو ئۆتۆمبیلەکان جاشتا ئۆتۆمبیلی زیاتر نەبیتێ لەوانە ئیشی ئەوەی بیکە لە پێرسان زۆر گۆڕانکاری نەکرێ بەڵام جیهانەکە زۆر فراوانتر بۆ بەڕاستی ئۆکێ ئەو ڕێسە هیچ پێخۆش نەبوو بەرەی ئۆتۆمبیلێکی زۆر خراپی دایتە من و ئەس ئیزموتعەیەک ناکەم ئێستا حالیە ئەزمێ بە سوپرایەکە گەمێ بکەم درو زۆر خۆش بوو کە دەستمە ڤیددیۆیەکەی کرد واو 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 پەشیمانمەوە زۆر خۆشە ڕێیسە ئە زۆر سەریان نییە ئۆتۆمبیلە ئۆکەی دەرچین ئۆتۆمبیلێکی خراپ بوو سێکم دیژ بووین دووەمیش بووین There's no problem. پێویستە ئۆتۆمبیلەکەم بدەنەوە پۆرت ئیسکۆرت ماوەگرت ئۆتۆمبیلم نایە پلس نمبر of races 1 یەک ڕیسمان کردیە ئەوە تەیە ئەوم دەوێتەوە برام ئەو ئۆتۆمبیلم دەوێت سیف کەنچەند جوانە ئەزمە ئۆتۆمبیلێ بەڕاستی ئۆکەی دەیبینەوە ئێرانە ئۆکەی
زارە بزەم شایش ماپەکەی بکەم ماپەکەمە تا ئێستا نەدیتی هاوڕێن ماپەکە گەبی زۆر زۆر فراوان بی ئەو بورکانەکەی I think یان ئێرە بورکانەکەیە ناو ئێرە بورکانەکەیە ماپەکەمان ئەوە شارەکەیە ئەوەش کەنار دەریایەکەیە ئەس نەبسمە کەنار دەریایەکەش دوایە ئەوەش ڕووبارەکانە ئۆکێ ماپەکە فراوانە car collection. Hola, amigo. These are Fala, all the cars Tombelma. you've ever owned. There are some gaps in your collection, though. You should do something about سوپرایەکە that. ڕێڕە وەچە نامۆیە دەگمەنە خوا فۆردەکە ئەپێکە what the fuck باشە فۆردە ناشیرنێتان دایتەمە VIP چییە؟ دەبی پارەش سەرف بکەی لەو یاری expansion کارپاس چییە؟ فۆرمولا درفت no thank you سپاس کارپاک ئەو تۆمبیلانە دەدات تێگە بیان کڕی ئەو تۆمبیلی چەند جوانی تێدایە 1,000 سیارمان هەیە ئەو بەیەک ملیۆنیە ئۆکێ جارێنە جارم بڕێکە ئەو سوپرایە لێ خوڕم Cargo plane, right, Horizon? Just making sure you got it right for this text. چەند جوانە خوایە کورێوە تۆمبیلە زۆر جوان زۆر عاشقی ئەو تۆمبیلێ مە سوپرایە How about some Foo Fighters? You've just earned a skill point. You can use your skill point here to unlock perks. Every car has its own set, Okay. offering unique bonuses. Skill points can be spent on any سکیل car you پوینتشمان own. هەیە توانای خۆت زیاد دەکەین ئۆکێ بەس ئەوە چ دەکە get instant super wheel spin chance to win big surprise gain instant what is this your skill chain guys got tougher now they only break 2 collection car drift e-drift increased okay و drift سیارەی زیاد دەکە side scrolls increased by 20% permanent increase in event of finish To unlock this perk, you first need to have unlocked an adjacent perk. adjacent perk دەبی شتەشکە بکەی اینجاەوە یعنی ئەوە ئەوە بکەینەوە ئەوها دەڕوا ئەوکەی تێگەیشتم what is this your car's license skill okay ئەوەش ناتوانم بیکەمەوە بە چەندیە با بڕۆ پۆینتەکان هەم بۆیدا ئۆکێ یعنی هیچ ماوەەر نەگرت جارێ shit I've had a few requests come in, both in need of a talented driver. okay دەڵێ پێویستم بە My friend شۆفێرێکی Carmen is looking to بەهرەدارە photograph some storms in the area, and she's asked for a driver with strong off-road skills. And Off-road Alejandro's دەوێ requested a driver to help her search for a long-lost Vocho. With a bit of time before the next big event, who should we دوو contact مشنی first? پێداینە یەکەچیان زانەوە چیە ئەوە ئۆتۆمبیلێکی ڤۆچۆ دەی بدۆزینەوە ئەوەشیان دریفتە چیانیان بکەین ئای حەزم نەوەیە جارێ I'll help Carmen. Roger that. I'll let Alejandro know you can help her later. ئۆکێ جارێ بارچینەوەی بکەین Hey, amigo. Bailey says she found me a driver, one who's not afraid to die. دەمەوێتم شایە چێ کواڵەتی و خەڵکەش بکەم After a Mexican dust storm before? حەزەنە کواڵەتی و خەڵکی زۆر زەگرینی لە یاریەکەی بەڵام فرێمڕێتیان تەواو نییە خەڵکە هیچیان ویستی فرێمی یاریەکە خۆی 6 فرێمە بەڵام شاید جولیان بکەین کە دەڵێم وردەکاریەکان جوانی نیامە بەستمە وردەکاریانە کواڵەتی و خەڵکی زۆر بڕبوون نەبوو سکرینشۆتێکی لێرەش بکەین جوانە ئێرە زۆر زۆر جوانە سەدەنجی سکرینشۆتی کە لە زۆر دەکەی بێت ئامەز کرد You've arrived at your destination.
دەی بە سوپرایەکەم چانمەوی شێ بکەم یان دەبی into the storm اوكي ئەو دەستە ناو ستۆرمەکەی ناو گەردەلو لە بیا ئەوەکەی خۆڵەکەی Oh, بارینەکەی you're the driver everyone talks about. بەجێ Ladies پەچین ask for pictures of all the cars at the festival. It's called Horizon promo, and obviously اوكي we پێویستیان want بە action shots, fast ones. وێنەیە I can do fast. Let's go. پێویستیان بە هەندێک وێنەیە بگرن لە ناو ئەو گارەگارەی Horizon promo, you just need to take a picture of your car, but it'll look better with a little drama. ئەو فێرە دەکات چۆن فۆتۆمۆدی بەکاربین تقریبەنەوەی شەکەی هەیە دەی بچێنە ئەو گەردەلو لە بەفریەی بەفر ئەو گەردەلو لە خۆڵەی دەوێ وێنەیەک بگری Okay, there's the turn-off. Some Whoa, people whoa, believe whoa, mysterious whoa, things whoa. happen in storms like these. There's even a story of an explorer who got lost in a storm and only found her way out when she found a huge statue near the coast. It's just a legend, of course, but want to see if we can find it? I'll take Okay. any excuse to drive this car through the heart of the storm. خراپ نییە ببورنەوە ئاگاداری ڕێگایەکە نەبووم خەریکی شتەچکە بووم خەرجی ژیان ڕاستەقینەی خۆمم سارێکی زۆر ناخۆشە ئەو هەموو چیاوە ناوێرم سوکان یەکت سوڕێن ڕاست دەڕڵە دەکەوتە لایەکی شتەوەی ئۆکەی ئەوە کەیتنی نزیک بووینەوە لە ئەو شوێنێک کە وێنەیەکی لێ بگرین با وێنەکە بگرین ئەوکەی ئەو وێنەگرتنەکەیە ئەبی وێنەی ئۆتۆمبیلەکەمان بگرین با وێنەیەشی دوابی سەیری زەویەکەی بکەنەوە بەستم ئەوەیە جوان نییە پێویستە یاریەکە لێرە ببە مۆدی کوواڵەتی ئەو گرافیکی جوان بووە ئارانەوە مەبی بەزە منەوە هابم ئۆکێ ئێستا ئەوە جوانترە ئەی تێک فۆتۆ ئەو وێنەکەمان گرت لاری شێژ بە پرفۆرمەنس یاری دەکەین ناکردە فدڵەتی کوواڵەتی بەزە بزەم کوواڵەتەکەی سی فرێمە سەو لێش کردمە پرفۆرمەنس بەس با میشنەی تاوەکەم دەکەینە کوواڵەتی زین لە کوواڵەتی But there aren't supposed to be any statues like that near here. Perhaps it was uncovered by the storm. Yeah, that must be it. Okay, لەرە پەیکەرەکە لە ئەو پەیکەرێک تازە بینیمان لەوانێ لەگەڵ خۆڵ و بایەکەی بەدیار کەوت بێگەرە نابێ ئەو زۆرە بەردانە لێرە بن ئۆکێ سێ نەزمەما وەرگرت سێ سکیڵماوە گەرت توانێت ئۆتۆمبیلێکی خۆمان پێ باشتر Hey بکەین Tommy, we've kicked Wow. off a whole bunch of new events. Oh, So my it's event time for you anyway, to Mama get out Gertia. there and show us what a superstar can do. Okay. Everything you do earns you accolades. Think of them as mini challenges that cover races, stunts, exploration, everything. If you earn enough accolades, we'll be able to expand and kick off the next chapter of the Horizon adventure. So, what do you want to do first? وانە ڕێسێکی نوێ تاخێنەوە بەڵام جارێ ئەومان لێ نێزیکە بە ئەوەی بکەین زین ئەوە I چییە could go for some racing. وەرە سوپرایە نازدارەکەی خۆم وەرە ئاها الله 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 بێ لە هەر نازدارەکەی خۆمان جوانە ئەوها ڕسمەکی جوانی بگرین ئۆکێ باشم چاڵنجی چەم دەخۆم فۆتۆمۆدی تاقی دەکەمەوە هیچ پێدایە
کەمان لە فۆتۆ مۆدە چیە هەمەشتە چییە؟ خۆ دەستە ناو سێڤەری یاریەکەی ئۆکەی تەنیا کارگاری زۆر زانێ فۆتۆ مۆدە ئەو حالم دەوێت نا من بخۆم فۆتۆیەکان بگرم هانا there we go فلاشکاش بگرین ئەو حالە لە نزیکەوەش قەچی ئەو هاش بگرین ئەو حالەش دانەیەکیش ئەو حالەش بەس دەمەوێ where's setting or not my horizon where's setting there we go بين السار optima ولا performance اوتيا او دەبی یاریەکەش ریستارت بکەین ئەو نامانە ریستارت بکەین نێتەوە ئێرە ئەو بۆ باران لێرە لە بارانیش هەمان شتە وڵای خۆ باران جوانتریشە زانی لە بارانی کۆ یەس تکایە وەرە دەرێ پێویستە دەستکاری فۆتۆمۆدی بکەن لەو یاریەی It's a pain in the ass okay رادیۆشمان ناوێت تەنیا دەمانێت تەمبەلەکەی خۆمان بە ئیسراحەت باژۆینێتەوە هیچ کەمان نایە جوانە سەیرەشی وردەکاریەکانی ئێرەش بکەین جوانە سۆڵۆ بە سیارەک دەوی بیکەین بە ئەوەش تاقیکەینەوە شۆفرلێتە ئەو کرۆڤێتە کرۆڤێت شۆفرێت کرۆڤێت بەرەج زۆر زۆر جوانە سەریشان زۆر زۆر نییە ئۆتۆمبیلانەوە تا 30 دەفتەروانە نیازەمە کرۆڤێتە بە دەوری 3 دەفتەرە 4 دەفتەرش چوێ بۆ ئۆتۆمبیلێکی خێرای بەقوت سەرێکی مناسبی هەیە بەڕاستی بوگاتی وانە گران بەڵامەوە شۆفرلێتش ئاساییە شۆفرلێت دروستی دەکە بەنای کرۆڤێتە ئاجاوە نەزانن ژیر سیباقی باش نییە ها شتیوان نییە سیباقم زۆر زۆر باشە کاوەرە پێشم دەبی یەکەم بم عیلازی نییە و لاولاتی دانیە بە ئاسانی هاتنی یەکەم باز دووری ستاپمان کردبە ئۆکەی ئاینۆ باز گوتم باز زۆر بە پێشکەوم جارێ دریفتیشم زۆر زۆر باشە هەرچەندە بەخۆی یاریەکە ئەسیستی دریفتی گەرە زۆرە بەڵام دریفتم خراپ نییە لە فۆرزا چکە ماوەکی یەکجار زۆر لە فۆرزا چاری دەکەن تەمرین دەکرد لە بۆ فۆرزا 5 تقریباً گەیم پلەیەکەش هەمان گەیم پلەی شتێکی وایە لەسەر نەگۆڕێ کەەوە شتێکی باشە لەبەرەوەی ئەگەر لە فۆرزا چاری باش خۆت دەڕابینی لەو یاریش باش دەوێت ئەمە جاری دریفتی بەڵام دریفتەکەم نەکرد
هەزار دەبی زووتری ستا بکەین دریفتەکانم سەبر و جوانن معقولن یعنی سابەت دەکەم سایقەش زۆ باش نیمە بەڵام ئەم ماوەی هەوڵمدایە بە دریفتم زیاد ڕۆی بەڵام ماوەی هەوڵم داوە لە فۆرزای زۆر باش بم هەوڵەکی جدیم لەبوویدا Okay, here we go. تقريبا بردمانەوە بزانم. تەوا دەرچوین. زۆر ڕێیشتمانەوە. ئۆکەی تووڕەمە بن. دریفتەکەم زۆر بوو. ئۆچی هەست دەکەم زیاتر سیارە پێش شتێک دەچی لە چاو فۆرزا چای لە فۆرزا چای دامی زۆر گەورەترم دەکری چی بەسەر نەدات زانازم سێتینگە لە سێتینگە شتانەیە لە کەمنت بینووسن لە بۆ چونیەوە وەگرم زانم لە سێتینگە هەیە یان نا لە سێتینگ نتوانم دەستکاری بکەم کە سیارەکان تێک نەچی چکە حەز ناکەم لە کات دامکردنی سیارەکەم وێران بڕاستی حەز دەکەم سیارەکان بۆ چ خۆی ببینێتەوە ئەی لەگە دامەکی زۆر خراپم گرین زە تێک چیتم ئۆکێ بزانین سیارەمان دەداتێ جاگوارێک ماوەگرت ئۆکەی جاگواریش خراپ نییە کڕۆڤێتەکەشمان ئەو تێە هەندێک سکرینشۆتی کڕۆڤێتەکەشمان بکەین هەندێک سکرین زۆر نا زۆری ئاستان ناکەم ئەو جارە هەر زۆر نارە دانەیەکی ئەو هالەم دەوێ لەگەر دانەیەکی ئەو هالەشم دەوێ و هۆڵدینگەکی زۆری هەیە زۆر ڕخنە لەو یاری دەگرم ئاینە زام تووڕەم کردینە بینە چێن دەر What is this؟ ئەو کامێت چاودێریەکان هیچ بزانین سی باقە نیو پرسنەڵ بێست ئەوە هیچ ئەوانە نا What is that؟ ئەوش فستیڤاڵەکەیە ئەوەش سی باقەشی دیکەیە حەزم مەرحەلەی کاس نەچمەکەنا کەنار دەریایەکەی ئەگەر ئەوها بین بە کەنار دەریایەکەیدا دەڕێن ئەو کە دەمە لە کەنار دەریایەکەیدا بڕۆم ئەوی لە کەنار دەریایەکەش زین کووە کوواڵەتی شوێنەکە ئەوەش دەریایەکەیە ئۆکەی جوانە ئەو سیارە سەریع زۆر یعنی هەڵسانی زۆر زۆر بەدڵمە واو جەنگڵە جوانە دا لێ بردنەکەم ئەس دەبی ئەو وێنانە هەر بگرم ئەو وێنانەشم لە بۆ چییە لە بۆ گروپی ژیرەکانە لەوێ سکرینشۆتەکانی خۆمان هەم بڵاو دەکەین ڕۆژانە گۆشەکە حەز دەکەن سەردانی گروپی ژیرەکان بکەن ڕۆژانە لەوێ سکرینشۆت بڵاو دەکەینەوە هەواڵی ڤیدیۆ گەیم بەردەوام شوێنێکی زۆر خۆش لە بۆ گەیمەرە بەردەوامیش هەوڵم داوە شوێنێکی زۆر زۆر شوێنەکە زۆر خۆش بکەم ئەو شت چاوەڕێ ئەوم نەدەکرد لێرە سوڕانەوەکە لێرە بایە
نزانیم شوێن داخراوە 200 yards. Turn left. Turn left. واو ئەو شوێنە کوێیە 200 yards. Turn left. ئەوە شوێنی فڕۆکەیە وڵای خۆ لێرە ڕسم زۆر جوانە ئاوڕێیان بزانین ئۆتۆمۆل لێرە چۆنە ناو ئەو فڕۆکە و مڕۆکانە شوێنەیەکی ئەو هالەش شوێنەیەکی ئەو هالەش چێخ نامێنێکە من ئەو پرۆسێسی دەکەم نامەوێ ئۆکەی چست وەرە دەرێ بەس وەرە دەرێ نه ئۆکەی You have arrived at your destination. ئۆکەی بزانین ئەو فرۆدا ئۆکەی بە برانکۆیەکەی بکەین باشترە یان بە جاگوارەکەی پێم وابی ئەوە شوێنی برانکۆیە لەبەرەوەی ئەو فرۆدا بە برانکۆیەکەی بکەین برانکۆی سیارەکی تایبەت بە وەزعەیە بزانین کووە ئۆتۆمبیلش لا حەسم فۆردا ئەوکانیش وەگرم F150 ئەوانە پڵەچی وەگرم لێخوڕینی خۆش نییە زۆر ڕقا ئەو برانکۆیە وەرەوە 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 ها بەزەم ماپەش جوانە ها ماپەکی جوانە بەجددی ماپەکی جوانە بەخۆی درفت دەکە بێ ئەوە هیچ دابگرم بەس سوڕاندو بەخۆی درفتی کرد بەس شوێنێکی زۆر جوانە بەڕاستی ئەو ماپەم بەدڵە ئەو شوێنەم زۆر زۆر بەدڵە ئەنی یاریکە سەبسە بکە لەوەم دەکرێتەوە جوانتر دەی بەرەبەرە ئاڵڵ سوڕانەوانم بەدڵە مەجاڵێکی زۆر دەداتێ بەبێ ئەوەی ئیستابکە بەبێ ئەوەی هیچ دابگری بەخۆی دریفت دەکە ئەو خۆمزای خۆم لە دیواری دەم زندەقم زۆر دیواریش نەبوو there we go نەم تایم گەمە ئەو سەری باشە ئۆتۆمبیلەکە پیس دەبی ئەوەش جوانە وەڵام ئەو جەنگڵەم پێ جوانە بەس دەنجی خەڵکی دێ بەس خەڵکی نابینم کا خەڵک زۆر سەرنجم نەدێ نابێت دەنجی خەڵکی دێ گارەگاری خەڵکی نابینم کا خەڵک یا خەڵک لەو لایە من نەمدیت خەڵکی لێ بوو ئاوڕێیان ئەوتێ ئەوتێ لێرەیە ئۆکێ جوانە ئەوتاندا خەڵکی لێە برانکۆ بەرێکی جوانیشە ئۆفرۆدێکی جوانە بینەوەێرە ئاخ ئەوە چەک پۆینتی کۆتایی و بردمانەوە Where is checkpoint کۆتایی دەی بگەڕێرەوە وێندەر ئۆکەی ئاسکە لێ دەستمان پێکرد ڕاستە
لاپی سێن دەکەوتەوە ئەوێندەر ئەوچ لێرەیە هەر ناگەنەوە من ڕەنجڕۆڤەرە قەدیمەی اوكي ئەوە چم کرا من مەغروورم زۆر ناگەنەوە خەریک بدۆڕێم آخر لەحظە اوكي اوكي بوو ئەوەش خۆش بوو جگە لە مەرحەلە یەکەم تاوە کەستە مەرحەلەی زۆر خۆشم نەکردێ بڵێم واو شتیوانە بەس مەرحەلە یەکەم زۆر جوان کرانەوە بەڵام تاوە کەستە ئۆکێ هەمووی ئەکیدم شتی خۆشتر لە بەڕێیە بەڵام زین ببینیم زین کۆکو نییە بێ زەحمەت وەرەوە پلیس حەزم لێگەڵ بکەم بەخوای What's happening? Whatever, bro. Okay, on the point. اجتماع وقل. السعرك ما ذكرته no. ما نكرته بالداخل هذا يبكرين. بس ماكو بارا. قلت شي زوانش من ببرانكو يكي نقرتيه. Okay, here we go. هذا بجرين هذا اوكي هاوريان زۆر باش ئاوڕێنی خۆشەویستم ئەوەش پارتی دووەمی یاری Forza Horizon 5 یادارم بەدڵتان ببی چاڕوانی ڤیدیۆی دیکە بن ئینشاڵڵا ئۆتۆمبیلی زیاتر وەشتانە ژوەر دەگرین تا ڤیدیۆی دیکە بەخواتان دەسپێرم داوتان ماز دەکەم خواتان لەگەڵ